وانەی دوم لەبارەی ئایدای نەتەوە لە خۆناغەپەتیەکەیە کە لێرە بە مەملەکەتی خوا گزارشی لێکراوە دەست پێ دەکەین. وتمان ئێمە لە خواوە بەرەو مەملەکەتی خوا و اینجا بەرەو کەسەکان مۆنادەکانی ناو مەملەکەتی خوا ئەوەی کە ئەو نظامی ئەو مەملەکەتە بە یەکیانەوە پێوەستەکە دەڕۆین بە پێچوانی ئەوەی کە لە مۆنادەکانەوە دەست پێ بکەین بەرەو مەملەکەتەکە و بەرەو حاکمی مەملەکەتەکە. لە وانەی پێشوا باسی ئەومان کرد کە لایبنیتس باسی خواوەندێک دەکا کەم خواوەندە ویست و هێزی خۆی خستوەتە ژێر حکمی ئەو قوانین و یاسایانەی و ئەو نظامەی کە داینەوە بۆ گردون و هەر شتێک لە گردوونە ڕوودەدا بەپێی ئەو یاسایانە ڕوودەدا. هەر شتێک کە ڕوودەدا محکومە بەو سیستەم. لەبەر ئەوە خدا لەناو گردوونە هەر کارێک ئەنجام دەدا محکومە بە سیستەمێک کە گردوونی لەسەر ڕاوەستاوە. کەواتە لێرە خدای مەملەکەتی خدایەکە بەپێی سیستەم کارەکانی ئەنجام دەدات و سیستەمێک لە پشت هەموو کار و کردەوەیەکی ئەوە حزوری هەیە کە باسی سیستەمیش دەکەین یەکسەر باسی عەقڵ دەکەین. عەقڵ لە بە معنای یۆنانیەکەی نەک بە معنە عەرەبیەکەینە، بەو معنە یۆنانیە کە هەیە. عەقڵ سەرەتا لە فەیلسوفانی پێش سوکرات بەکاریان هێناوە. یەکێک لە فەیلسوفەکان پێی وایە عەقڵ ئەساسی گردوونە، یعنی ئەو نظامە کە گردوونی ڕاگرتووە ئەو نظامە ئەساسی گردوون، یعنی گردوون بەو نظامە ڕاوەستاوە. جا لەوێ عەقڵ بە نۆس گزارشتی لێکراوە. یەکەم جارەکە لە فکری یۆنانیە عەقڵ دێتە ئاراوە دوای ئەوەی کە تەرکیز دەخرێتە سەر ماددە کە لای تالیس ئاو ئەسڵی گردوونە و ئاو گردوونی ڕاگرتووە، لای یەکێکی تریان هەوا ڕایگرتووە، لای یەکێکی تریان نادیاریکراو ڕایگرتووە. بەڵام لای لە دوای ئەمەوە ئەم گەشەکردنە لە بیرکردنەوەکە لە فکرەکە ئەو فکرە پێیا دەبێت کە گردوون عەقڵ ڕایگرتووە. ئەمە یەکەم جارە کە عەقڵ دەبێتە ینی لە بیرکردنەوەی یۆنانیەکانە دەبێتە گریکیەکانی پێش بەر لە سوکرات، ینی حەکیمەکانەوانەیە کە بە حەوت حەکیمەکە ناو دەبرێن دێتانەوە و دەرکی پێ دەکرێت کە عەقڵ ئەساسی گردوونە. پێشتر لای ئەوانی تر وتمان ماددە بە ئەساسەکە دەبێنێت. تەوان ئەم تەسەورەش کە لێرە هەیە تەسەورەکەی لایبنیتس بۆ خوددا لەگەڵ ئەو تەسەورەی کە خوددا لە هێزێکی مالانیهایە لە ڕادە بەدەرا تەسەور دەکا، هەمان جەدەلی نێوان چی و چییە؟ عەقڵ و مادەیە. دووکەم تەسەورەی کە خوددا لە هێزێکی مالانیهایە دەرک پێ دەکا ئەوە ڕوانگەیەکی مادیەیە بۆ خوددا. لێرەوە ئێمە دەتوانین دوو تەسەورەکە جیا بکەین. ینی ئەوەی کە لە دەرەنجامی بیرکردنەوە لایبنیتس پێی دەگا فکرێکی زۆر گرنگە کە ئەو ناوی دەنێ هۆکاری تەواو، عیلەتی کافی. عیلەتی کافی یاسایەکە ئەم پیاوە یەکەم جار دەرکی پێ کردووە، ینی پێشتر گریکەکان دەرکیان پێ نەکردووە و ئەم خۆی دەرک بەمە دەکات و ئەوەش سەبەبەکەی ئەوەیە فعلەن لەو شوێنەوە سێری خوددا دەکات و سێری گردون دەکات. عیلەتی کافی یانی چی؟ شتێک کە هەیە سەبە عیلەتی بوونی لەوایە کە نەدەکرا لەوە کامەڵتر دروست بکرێت. یعنی ئەگەرێک هەبێ بۆ دروستکردنی هەر شتێک لە شتەکان کان لە ناو گردوونە یا هەر هەموو کۆی گردوون ئەو نظامەی کە گردوونی ڕاگرتووە و خوڵقانی گردوون خەلقکردنی گردوون
بەم شێوەی کە هەیە تەبەنەوە سەرچاوە لەو پرسیارەوە دەگرێت نەدەکرا خوددا دەمە چاکتر دروستیکە هۆ کاری تەواو عیلەتی کافیەوەی کە لایبنیتس دەرکی پێکردووە ئەم عیلەتە پێمان دەڵێ ئەگەر کۆمەڵێ ئەگەری جاجا هەبوونایە بۆ ئەوەی گردونێکی جا لەم گردونەکە هاتووەتە ئاراوە دروست ببێ ئەوە ئەمەی کە هەیە دەبێت کامەڵترینیان بێت کەواتە عیلەتی وجودی گردون ئەم عیلەتی کامەڵبوون هەیە ئەمە کامەڵترینیانە بۆیە هەیە تەبەنە و پرسیارێکی لە شوێنێکی ترا دەڵێ بۆچی هەبوون ئەی بۆ نەبوون نەبێت یعنی بۆچی ئەم گردونە هەیە ئەی بۆچی نەبێت یعنی ئەگەر نەبوایە چی دەبوو جوابەکەی ئەوەیە لەبەرەوەی بوون کاملترە لە نابوون بۆیە دەبوایە ببێت لێرە ئەوەی کە بوون و نابوون من لێرە بەکاردێنم هەرچەند نابوون ینی لاوجود بەس لەو تەرجەمەی کە لای من هەیە بە مانای عەدەم بەکارهاتووە بەس مۆزوعی لاوجود لە لای پارامێندیسیش هەیە بە نەبوونین کراوە نەبوون نییە نابوونە ینی ئەوەی کە بوون نییە بۆچی چونکە ئەوەی کە لە بوونان نییە ئەوەیە دواتر دێتە بوون ئەوەی لە بوونان نییە ئەوە دێتە بوون بۆ نمونە لە ناو تۆوێکە ئەوەی کە نییە دەبێت ئەوەی کە نییە لێرە نییە ئەوەی نهاتوەتە ناو گردون دێتە ناو گردون لە منداڵێکە کە لەدایک دەبێت ئەوەی کە نهاتوەتە بوون دێتە بوون هیچ شتێک نایەتە بوون ئەگەر پێشتر هاتبێتە بوون یعنی لە پرۆسەی خوڵقانە هیچ شتێک دووبارە نابێت لەبەرەوەی ئەوەی نابوونە هەر دەبێت بێتە بوون ئەوەی نابوونە نەک نەبوون نەبوون یانی چی یانی شتەکە هەیە و دواتر غایب بووە نەبوون ئەوەی کە یانی سێ قۆناغە نابوون بوون نەبوون ئەوەی کە دەچێتە ناو نەبوونەوە جارێکی تر نایەتەوە ناوبوون ئەوەی لە نابوونایە دێتە ناوبوون لەبەر ئەوە بۆیە وجود نەک ناوجود بوون نەک نابوون بۆیە ئەمە اختیارەکە بۆ بوونە نەک بۆ نابوون عیلەتی کافی ئەمەیە کە ئەو پرسیارە لەوانەیە زۆر بکرێت بۆ نمونە پرسیار دەکرێت بۆچی زەوی خڕە ئەمە پرسیارێکە کە فیزیاییەکانی زۆر فیزیاییەکان زۆر ناڕەحەت دەکات کە ئەم پرسیارە دەکرێت بۆچی زەوی خڕ بۆچی گردون ئەم گردونە گردونێکی ترنا تەمانە پرسیارە بۆ سەختە چونکە پرسیارە لەبارەی چۆنیەتیەوە بۆیە سەختە و تاکە جوابێک کەس دەکەم تا ئێستا لەناو تاریخی فەلسەفا درابێتەوە بۆ ئەم پرسیارە جوابەکەی لای بنیستە لەبەر ئەوەی ئەمە بۆیە ئەمە هەیە شتێکی تر نییە چونکە ئەمە لە هەموو ئەوەی کە هەیە ئەگەرەکانی تر کامڵترە دروسترە لەمە دروستتر نابێت لەمە دروستتر نایەتە ئارەوە ئەگەر ئەمە وانە بێ ئەو کاتە یەکسەر خوددا کارەکەی خوددا دەکەوێتە ژێر پرسیارەوە کە ئەوەش کەوتە ژێر پرسیارەوە خوددا خۆشی دەکەوێتە ژێر پرسیارەوە جا ئەو لێرە بزانە
زانین چی دەڵێ خۆی هەر پەرەگرافەکەی خۆی نەقڵ دەکەم دواتر ڕۆشنتری دەکەم دروستتر بۆ من بۆم نییە دەڵێت من بۆم نییە لەگەڵ ئەو بۆچوونەدا کۆک بم کە بۆچوونی هەندێک لەو بیرمەندە نوێیانەیە کە زۆر بە گوێریەوە جەخت لەسەرەوە دەکەنەوە ئەوەی کە خوا کردوویەتی کاملتر نییە لەوەی کە هەیە ئەوەی کە خوددا کردوێتی کاملتر لەو نییە یانی شتێک نییە لەو کاملتر هەبێ لەوەی کە هەیە کاملتر نەدەبوو ئەو لە توانایدا هەبوو لەوەی کە کردوویەتی بیکات ینی لەوەی کە کردوویەتی کاملتر لەوەی کە کردوویەتی بیکات ئەڵێ من لە دەرەنجامەکانی ئەم بۆچوونەدا ڕەتکردنەوەیەکی تەواو بۆ بیرۆکەی شکۆداری خوددا دەبینم تۆزینەکە پەرەگرافەکە دیارە لە ئەندێ هینی تیا بوو خەلەلی تیا بوو بەخێنەوەکە بەس ئەمە فکرەکەیەکە من بۆتان بازەکەم ئەڵێ هەندێک لەو بیرمەندە نوێیانە پێیان وایە دەکرا خوددا لەمە گەردوون کاملتر بە شکڵێکی کاملتر دروستکە لەمەی کە هەیە یعنی ئەم شکڵە شکڵە کاملەکە نی دەکرا چاکتر دروستی کات ئەوە بۆ نمونە تۆ ئەندازیارێک دێ بینایەکە بۆ دروست دەکە تۆ گلەیی لێ دەکەی دەڵێ دەکرا چاکتر لەمە دروستی کرد ئەڵێ کاتێک کە ئەوانە وا بیر دەکەنەوە ئەمە ئەم بیرکردنەوەیە شکۆداری خوا ڕەت دەکاتەوە بۆچی؟ چونکە خوددا کە خۆی کامڵە دەبێت ئەوەیشی کە هێناوێتە وجودە و گردونە دەبێت لە کامڵترین شێوە هێناوێتە ئاراوە طبعا ئەمە شتێکی تریشی تایە هەر دەگەرێتەوە بۆ بۆچوونەکەی ترکە پێی وایە خوددا هێزێکی ڕەهایە و ویستێکی ڕەهایە بە ئارەزووی خۆی هەرچی ویست دەیکا وەوەی ڕەوایەتی دەدا بە کار و کردەوەکانی هێزەکەیەتی ئێستا گەرم لە حەزتان کرد بێت دابنیان لادەیەک هەیە وە کەسێکی دەسەڵاتداری تایە بۆ مانایی کە ئەو کەسە دەسەودایرەیەکی هەیە بۆی ئەم دەسەودائێرە و هێزەی کە لە بەردەستایەتی تر هێزەکە چەکە چییە هەر شتێکە لەمەوە ڕەوایەتی وەردەگرێت بە کەیفی خۆی لەناو ئەو گوندا لادیا خەڵک بکوژێ ماڵی خەڵک تاڵان کە هەر شتێک کە دەیکا ئەم کەسە ڕەوایەتی لە چی وەرگرتووە بۆ ئەمانە بکە لەو هێزەی کە هەیەی کاتێک خوا وا تەسەور دەکرێت کە هێزێکی ڕەهایە یانی چی ینی بیل لەوە دەکرێتەوە کە تەنها بیل لەوە دەکرێتەوە دەتوانێت بکە بەڵام ئەوەی دەیکا چاکە یاخراپە ئەوە مەوزوع نیە تەنها مەوزوعی کردنەکە حساب کراوە مەوزوعی ئەوە حساب نەکراوە ئەوەی دەیکا ئەرێ چاکە ڕاستە حەقە ئەمانە تەمان هەموو ئەم مەفهومانە کاتی ئێمە خواوە کە ئێستا تەسەور دەکەین هەمووی بەلاوە دەنێن هەمووی دەبنە خەیاڵ پڵاو یانە ئەو کاتە چاکە چیە شتێکی خەیاڵیە عەدالەت چیە شتێکی خەیاڵیە حەق چیە شتێکی خەیاڵیە ئەوەی هێز بوو ئەوە حەقە ئەوەی هێز بوو هێزیە بوو بەهێز بوو ئەوە عادلە لەبەرەوەی ئەو هەرچی کرد ئەو شتە دەبێ ناو بندێ شتێکی عادلانە ئەو هەرچی کرد دەبێ ناو بندێ شتێکی حەق یعنی ئەو خۆی قانونە ئەو کاتە قانون هێزە نەک هێز بە پێی قانون دەبێ کار بکە و هێز لە ژێر ڕکێفی قانونەیە تەمان لەم تەسەورەشە کاتێ وا بیر بکرێتەوە ئەو سیستەمەی کە گردوونی پێ دەردەچێ بەڕێوە کاملترین سیستەم نییە ئەو کاتە یەکسەر هەمان تەسەور بەرامبەر بە خوددا دروست دەبێتەوە بۆچی؟ چونکە ئەگەر خوددا بە پێی عەقڵ بە پێی سیستەم کار بکە ئەگەر بێت و کۆمەڵێ ئەگەر لە بەردەمیا بێت دەبێت باشترینی ئەگەرەکان هەڵبژێرێ بۆ دروستکردنی گەردون ئەگەر باشترینیانی هەڵ نەبژاردبێ و کاتە چییە؟ بە عەقڵ کارەکەی نەکردووە بە ئارەزوو کردوویەتی یعنی کۆمەڵێ ئەگەر لە بەردەمیا هەیە هەر ئاوا بە ئارەزووی خۆی یەکێک لەوانەی
ڕاکێشاوە بەمە دروستی کردووە بەبێ ئەوەی بیلەوە بکاتەوە ئەرە کامیان لەمانە دروستترن ینی بنەمای دروستی پەیڕەو نەکردووە لە دروستکردنی گردون بەچی دروستی کردووە بە سوتفە ئاوا کۆمەڵی ئەگەر هەیە یەکێک لەوە ڕقانە نەخشانەی ڕاکێشاوە و وەکو چۆن کەسێکایانە بە هەر ئاوا بەهێن بە ڕێکەوت ئەلێرەوە تەمان فکرەی ڕێکەوتیش دێتە ئارەوە ئەوەی کە قورعا دەکرێت شتێک تۆ لەناو ئەوانە کۆمەڵێ هین هەیەیەکێکیان هەڵبژێرە تەمان ئەم هەڵبژاردنە هینە ینی بێ بنەمایە چونکە بێ بنەمایە هەڵبژاردنەکە خۆی حکم دەدا کامە ڕاستە نەک بنەمایەکەیە بۆ ئەوەی کە یەکێکیان لەمانە ڕاستە لەبەر ئەوە کاتێک ئێمە وا بیر ناکەینەوە کە ئەمە کامەڵترین سیستەمە یەکسەر ئەوە دروست دەبێت کە ئەم گردونە لەسەر بنەمای ڕاستی دروست نەبووە کە لەسەر بنەمای ڕاستی دروست نەبوو کەواتە خوددا بە پێی عەقڵ و بە پێی دروستی و بە پێی حەق کاری نەکردووە ئەم کارەی نەکردووە ئەی بە پێی ئەوە نەیکردبێت کەواتە بە پێی چی کردوێتی بە ئارەزووی خۆی ئەوە یەکسەر دەچێتەوە سەر تەسەورەکەی تر ینی ئەو تەسەورەی کە پێی وایە خوددا ویست و هێزی خۆی محکوم کردووە بەو سیستەمەی بە سیستەمێکە هەیە کە سیستەمێکی عادلە حەقە فلانە کە ئەمەی ڕەبت کردووە بەوە ینی ئەم محکومە بەو ئەوەی کە ئەم بیرکردنەوە کە ئەمە محکوم دەکا بە سیستەمەکە نەک سیستەمەکە محکوم کا بە هێزەکە هەر کەس بەهێز بوو ئەوەی کە دەیکا قانونە ینی قانون هەڵسوکەوتی بەهێزەکانە ئەوەی هێزی هەبێ ئەوە ڕەوایەتی دروست دەکا بۆ ئەوەی کە کردەیەک حەق بێ یا ناحەق بێ کاتێک کە کردەکە بە پێی بنەمای چاکە دەکرێت بە پێی ئەو سیستەمە دەکرێت بەوە حەقەکە ئەو پەیڕەوی لەو بنەمایە کردووە ئە لێرەوە کاتێک کە بیر دەکەینەوە و لێرەوە بیر لەوە دەکەینەوە کە خوددا هێز و ئیرادەی خۆی محکوم کردووە بۆ سیستەمە نەک بە پێچەوانەوە ئەو کاتە یەکسەر دەبێ واش بیرکەینەوە کە خوددا ئەم گردونەی هێناوەتە بوون لەوێوە ئەمەی هێناوەتە بوون و بە جۆرێکی تر نەهێناوەتە بوون نظامێکی تری بۆ دانەناوە چونکە ئەم نظامەی هەیە کامەڵترە لە نظامەکانی تر ئالێرەوە عیلەتی کافی دێتە ئاراوە کە بۆچی ئەم گردونە هەیە نەدەکرا ئەرێ چاکتر لەمە هەبێ لە ڕێ عیلەتی کافیەوە دەڵێن ئەمەی کە هەیە چاکترین گردونە بۆیە هەیە چونکە ئەوەی دروستی کردووە چاکترینی ئەو ئەگەر کۆمەڵی احتیمال لە بەردەمیابێت چاکترینیانی هەڵبژاردووە بۆ دروستکردنەکە یا ئەم لە شوێنەکە ئاوا تعبیر لەوە دەکات طبعا ئەمە شەر دووبارە وەکو بڵێ عەلا ئەساس ئەگەر بێت و خوددا محکوم بێ بەوەی دروستترینیان دیاریکە ینی محکوم بێ بەو قانونە کە خۆی هەر دایناوە بۆ گردون ئەگەر محکوم بێ بەوە ئەوە ڕەهانیە و ئازادیەکی ڕەهای نییە ئەڵێ ئەوانە وا بیر دەکەنەوەی کە لەوی ترا باسمان کرد عەلا ئەساس دیفاع لەوە لە ڕایەتی و ئیرادەی خوا و ئیرادەی اختیاری خوا و ئازادی خوددا دەکەن ئەگەر بێت و ئێمە وا بیرکەینەوە و کاتە خوددا وەکو کاینێک دەبینین کە لە کاروکردەوەکانی ئازاد نیە وەکەوە بێکاروکردەوەی ئازاد ئەوە بێ کە ئینسان بە ئارەزووی خۆی بیکانێک بە پێی بنەمایەکی عەقڵی بیکە لێرە و کاتە دوو جۆر لە ئازادی جا دەبێتەوە ئەوەیان کە پێی دەڵێن ئێمە ئازادی ینی بە ئارەزووی خۆت هەر شتێکت هات بە خەیاڵتا بیکە ئەمە ئازادیەکی بەتاڵە لە عەقڵ ئەمە ئازادیەکی پوچە بەڵام کاتێک تۆ دارای عەقڵی حتمما کاتێک کە اختیار دەکەی بە ئیرادە و ئازادی خۆت ئەوە اختیار دەکەی کە لە هەمویان عەقڵانی ترە ئەو کاتە ئەم ئازادیەیان ئازادیەکی هەڵگری عەقڵە ئەوی تریان هینە ئەوی تریان هێزێکی کاولکەرە بەزەمی تریان هێزێکی بیناکەرە چونکە کاتێک کە شتەکان دەکەونە سیستەمیان لێ دەردێنێ عەقڵی لێ دەردێنێ وتمان چی دەبێت دنیا کاول دەکات ینی ئەمە ئیرادەی
ئیرادەیەکی ئازادە بۆ ڕووخاندن و فەساد ئەوەی کە بە ئازادە لە فاسدکردنی دنیا بۆچی چونکە ئەگەر بە ئارەزوو خۆی بیکە و هیچ بنەمایە بۆ کردەکەی نەبێ و سیستەمێک لە پشتەمکردنەوە نەبێ ئەو کاتە چی دەکات تەنها یەکشت دەتوانێت بکات وێرانکردن و ئەم جۆرەکە ئێستا ئێوە بیرکەنەوە هەر لە ئیشێکی ئەوە کە هەیە لە بەردەمتانە دابنێ دەتانەوێت بینایە دروستکەن بە هەڕەمێکی دروستی کەن چی دروست دەبێت هەر ئاوا لە خۆتانەوە هەرچی هات بەدەستانەوە بە خاڵتانە بیکەن ئەمە تەنها چی لێ دەکەوێتەوە تەنها لە کاولبوونە ئەمە ئیمکانی هەیە نەک لە دروستکردنە نەک لە تەکوینە و ئەوەی کە مەیلی بۆ فەساد هەیە و بۆ هێز هەیە بۆ مادە هەیە ئەوە ئەم اختیارە دەکا اختیاری ئەوە دەکا کە شتەکان هەڵوەشن ئەلێرەوە ئازادیەکی بەتاڵ دروست دەبێت ئەوان لەبەرەوەی خوددا بە کائینێک دەزانن بەستەم کارێکی گەورەی دەزانن وا تەسەوری دەکەن کارچی بێت بە بێ گوێدان بە هیچ شتێک ئەو دەیکات هێزێکی ڕەهایە بەڵام ئەم هێزەی ئەوان باسی دەکەن لە ڕاستیا چییە؟ وێرانکەرە ئەوەیە کە عەقڵ لە ناو نظام لە ناو شتەکانە نایەڵێ و هەڵیان دەوەشێنێتەوە یعنی ئەوە ئەو هێزەیە کە هێزی هەڵوەشێنەرەوەی شتەکانە فاسدکردنی شتەکانە یعنی خوا لێرە ئەگەر بە وردی سەیریکەین یعنی دەکاتە ئەو هێزە هێزەی کە فەساد دروست دەکات یعنی دەکاتە ئەوەی کە لە دینا پێی دەوتێ شەیتان هێزی دروستکردنی فەساد یعنی ئەمە تەسەورکردنەوەی خودایە وەکو ئەهریمەن وەکو شەیتان وەکو هێزێکی هێزی خراپکردن هێزی خراپبوون هێزی هەڵوەشانە و گەنینی شتەکان داڕزینی شتەکان و بوونیان بە گەڕانەوەیان بۆ مادە و دەرهاتنی عەقڵ لەناو مادە بۆیە لێرەوە دەبێت خوددا لەناو لەم اختیارکردنەشا چی کردبێ پەیڕەوی لە بنەمایەکی عەقڵی کردبێ بەوەی کە دروست ئەگەر بێت و بە کۆمەڵێ شێوازی تر ئەم گردونە دروست بکرێت ئەو دروستترینیان هەڵبژاردووە کە هیچ ئەگەرێکی تر لە ئەگەرەکان ئەگەر کۆمەڵی نظامی تریشە بن بۆ دروستکردنی گردون هیچیان بەقەدەر ئەم نێزامە کامڵ و دروست نین و هیچ شتێک لەوەی کە هەیە کامڵتر نەداهاتە بوون بۆیە اختیاری ئەمەی کردو خوددا کەواتە لێرە ئازادی دەبێت ڕەبت بێ بە عەقڵەوە یعنی ئازادی جوڵەیەک نییە بە پێی ئارەزوو چونکە جوڵە بوو بە پێی ئارەزوو یەکسەر جوڵەیە بە پێی هێز یعنی مادە بە شکڵێکی هەڕەمەکی دەجوڵێتەوە ئەو یاسایی ئەوەی کە پێی دەڵێن دەهینە لە کیمیا پێی دەڵێن ئەنترۆپی ئەوەیە کە مادە حەز دەکات لە کەمترین وزە بەکاربێنەوە بەڵام لە حاڵەتێکیشە بمێنێتەوە ئەمە هیچ ینی بۆ نمونە ئێستا لەم بینایە بەردوو شتەکانی حەز دەکەن ئەوە حەز ناکەن زەختیان لەسەر بێ دەیانەوێ بچنە خوارێ دەیانەوێ و فشارە لەسەر خۆیان لابن ینی بە ئارەزوو ئین دەکەن دەیانەوێ سووک بن بەردەوە و ئەو نظام چونکە ئەو سیستەمە چیان دەکات هێزێک ڕەبتیان دەکا بەیەکەوە ئەم ڕەبتە دەبێت هەڵوەشێتەوە بۆەوەی مادە بەرەو ئەو دۆخە سەرەتاییەی بڕواتەوە با بزانین لە پەرەگرافەکەی لای بنیسزەوە خۆیەوە من ئەو مۆزۆی ئەو نظامەکە بۆچی گردون ئاوایە بۆتان دەخێنەوە ئەڵێ باوەڕبوون بەوەی کە خوا کاریگەری دەخاتە سەر شتێک بەبێ ئەوەی بۆ ئەو کارەی علەتێک هەبێت ویستی ئەو دیاری بکات جگەل لەوەی کە ئەمە نابێت ئەمە لە گەورەی ئەویش ناوەشێتەوە یعنی کاتێک کە ئێمە بڕوا بەوە دەکەین کە خوددا کاریگەری لەسەر شتێک دروست کرد بەبێ علەتێک بەبێ ئەوەی کە هۆکارێکە بێ بۆ ئەوەی ئەو کاریگەریە دروستکە
ئەڵێ ئەمە لە کاری خوددا ناوەشێتەوە جگە لەوەی کە ئەو ناوەشێتەوە لە کاری ئەو ناوەشێتەوە ئەگەر وابیر بکەینەوە ئەمە لە گەورەی خوددا کەم دەکەین و ئەمە لەو گەورەیەی کە خوددا ئێمە لە بیرکردنەوەمانە هەیە لە گەورەیەکی ئاوا ئەمە ناوەشێتەوە کە بەبێ عیلەتێک بەبێ هۆکارێک هەر لە خۆیەوە شتێک کاریگەری لەسەر شتێک دانێ شتێک بجوڵێنێ یا شتێک بوەستێنێ یا شتێک هەر شتێک لەوانی کە هەیە ئەڵێ باوا دابنین خوددا لە نێوان ئەلف و بادا بەبێ هیچ هۆکارێک ئەلفی بە باشتر زانی لە باو ئەلفی هەڵبژات من دەڵێم گەرخوا کارێکی لەو جۆرە بکە کارەکەی شیاوی هیچ پەسەندێک نیە ینی هیچ پەسەندکردنی پەسەندان سایشکردنی کارەکە ئەڵێ کارەکەی شیاوی هیچ پەسەندێک نییە پێویستە هەموو شکۆداریەک لەسەر علەتێکدا بمەزرێت بە پێچەوانەی ئەم بۆ چوونەوە من پێم وایە خوا کارێکی لەو جۆرە ناکە کە شیاوی شکۆداری نیێت یانی ئەگەر ئەلف و با و جیم ئەمانە کۆمەڵێ ئەگەر بن لە بەردەم خوددا و علەتێک نەبێت بۆ ئەوەی یەکێک لەمانە اختیارکە بەبێ علەتێک بەبێ سەبەبێک ئەوە کارێکی نابەجێ یانە وەکو قمەر وایە لە هەڵبژاردنا هیچ علەتێک نییە کاتێک کە تۆ دەست دەکەی بەم کیسا بۆی شانسی خۆت تاقیکەیتەوە ئەمەی تر بە پێی شانس دەڕوا بەرەوە ئەمە هیچ علەتێک نییە کە تۆ ئەمە دەردێنی یا ئەوی تر دەرناهێن لەبەر ئەوە کاتێک کە ئەلف و با و جیم هەیە دەبێ بزانێ دەبێ علەتێکە بێ هۆکارێکە بێ بۆەوەی کە ئەلفی اختیار کردووە نەک با و جیم ئەمە دەیە بڵێ چی دەیەوێ بڵێ ئەگەر بێت و کۆمەڵێ نظامی جیاجیا بوونیان هەبێ بۆ ئەوەی گردردونی پێدروستکە کاتێک ئەم نظامی هەڵبژاردووە دەبێ هۆکارێکی هەبێ بەبێ هۆکار ناکرێ هەر لە خۆیەوە بە ئارەزوی خۆی یەکێکیانی هەڵبژاردووە ئەیە هۆکارە چییە؟ ئەو هۆکارە هۆکاری تەواوە ینی تەواوەتیە هۆکاری ئەوەیە کە ئەم شتە لەوە کامڵتر و تەواوتر با ئەگەر ئەلفی هەڵبژاردووە ئەلف لە با و جیم کامڵترە بۆیە ئەلفی هەڵبژاردووە ینی علەتەکە چییە؟ علەتی تەواوەتیە کامڵیە ئەلف کامڵترە لە با و جیم بۆیە خوددا نظامی ئەلفی هەڵبژارد با و جیمی هەڵ نەبژارد بۆ ئەوەی گردردونی لێ دروست بکات چۆن؟ کێشەکە نییە تاقیکراوەتەوە یانە کێشەکە لەویان نیە ئەو ناڵێ لای بنیتیز ناڵێ ئەسەن باسی ئەوەش ناکە کە ئەمانە هەن ئایا نظامێکی تر هەیە یان نییە مەوزوعەکە تاقیکردنەوە ناتاقیکردنەوە نییە مەوزوعەکە ئەوەیە دەبێ علەتێکە بێ بۆ ئەوەی ئەمە هەڵبژێراوە ئیتر خوددا ینی دەبێ عالم بێ بەوەی کە ئەگەری تر هەیە عالمە پێیان پێویستی بە تاقیکەوە نیە تاقییان کاتەوە دواتر یەکێکیان اختیارکە ئەوە ئێمە پێویستمان بە تاقیکردنەوەی ئەم شتانەیە تاوەکو کامڵەکەیان تەحدید کرد و ئەو نظامەش کە هەیە لە گردردونە خۆ گردردون ینی شتەکان لە ناو گردردونە بەرەو کامڵبوون دەچن ینی کامڵ نین ئەوەی کە هەیە ئەی کەواتە چی کامڵ ئەو نظامەی کە ئەم پرۆسەی کامڵبوونە لەسەری دەڕوا دروستترین نظامە لە نظامەکانی تر لەبەرەوە لەگەڵ ئەوە نابێت تێکەڵیکەن کە لێرە باسی کامڵترین نظام دەکا باسی هەم کامڵترین نظامی بوون و پەرەسەندن دەکا و هەم کامڵترین نظامی کارکردن سە نظامی کارکردن نظامێکە نظامی بوون و پەرەسەندنی شتێکیش نظامێکی ترە یانی دوو سیستەمانەیە سیستەمی خوڵقاندنی شتەکان و سیستەمی کارکردنی شتەکان دوای خوڵقاندنی ئەو پانکەیە کە لێرە دەجوڵێتەوە لەناو مەعمەلێکە پێشتر دروست کراوە بە نظامی دروستکردن بەڵام ئێستا بە نظامی کارکردن کار دەکات نظامی جوڵانەوەی ئەستێرەکان ئەمە نظامی کارکردنیان ئاسنە کە ئێستا هاتووەتە بوون بە نظامێک هێنراوەتە بوون خوڵقاندراوە کە چوار علەتەکە تایە بەشداری دەکەن کە
علەتەکانی خۆڵقاندنە بەڵام بە نظامێکی تر کار دەکا کە نظامی کار سیستەمی کارکردنەکەیەتی لە دەوروبەری جاجا هەڵسوکەوتی جاجا لەم ئاسنە دەر دەکەوێت شل دەبێتەوە فلان دۆخ وەردەگرێت فلانە ئین وەردەگرێت ئەمەیان سیستەمی کارکردنەکەیەتی کەواتە کاتی ئەمە باسی نظام دەکەین ئەو نظامە دەکەن کە هەردوو نظامەکە لە خۆی دەگرێت یعنی سیستەمی بوون و سیستەمی کارکردنیش یعنی ئەو نظامەی کە لە هاتنەبوونی هەر بوونەوەرێکی تازە کە دێتە ناوبوونەوە ئەو نظامە کاملترین نظامی بوونە هاتنەبوونی بوونەوەرەکان کە بوونەوەرەکانی پێدێتە بوون و ئەو نظامەش کە بوونەوەرەکان پێی کار دەکەن کاملترین نظامی کارکردنیەوە بەمانایەکی تر ئینسان بەم نظامە دروست نەبووە کە ئێستا لە ناوایەتی لەمە کاملتر نظامێکی تر نییە کە بڵێ لەمە کاملتر لەم مادە و سیستەمە بێت ئارە لەبەرەوە ئەوە کاملترین نظامە بۆ ئەو ئیمکانیەتەی کە ئەم بوونەوەرەی لێ هاتووەتە ئارە ئەو نظامەی لەناو ئاسنایە ئەوە کاملترین نظامە بە نسبەت ئاسنەکەەوە نەدەکرا لەو ئیمکانیەتە و بۆ نظامێکی تر ئەو ئیمکانیەتە شتێکی تر لێکە بامان شێوە بۆ هەموو بوونەوەرەکانی تر و بۆ ئەو نظامەش کە ڕەبتی هەموو بوونەوەرەکان پێکەوە دەکەن تامان لێرە یەکبوون و جیاوازی دێتە هەرە بۆچی شتەکان جیاوازن تامان هەر لێوەشەوە دەتوانی بڵێن ئەو نظامەی کە جیاوازەکان دەبەسێ بە یەکەوە نظامێکی کاملترە لەو نظامەی کە چوونیەکەکان دەبەسێ بە یەکەوە لەبەر ئەوە نظامەکە نظامی جیاوازەکانە نظامی چوونیەکەکان نییە ئێستا نظامی ئەو سیستەمەی کە چوونیەکەکان ڕێک دەخات سیستەمێکی خەیاڵیە سیستەمێکی واقعی نییە بۆچی چونکە هیچ دوو شتێک لە گردوونە نییە تەواو یەک بن ئەگەر بێت و جیاوازیەکی بچووک بە جیاوازیەکی بچووکی ناوەکیش بێت جیاواز نەبێت کەواتە نظامەکە نظامی کۆکردنەوەی جیاوازەکانە تامان دواتر لێرەوە فکرینەتەوە ئەوەی کە هەیە دێت ئاە کۆکردنەوەی ئەو نظامەیە کە جیاوازەکان پێکەوە دەخاتە ناو پەیوەندیەوە ئەوانەی کە یەکبووەکان دەخاتە ناو پەیوەندیەوە کە یەکن ئەمە تەنها نظامێکی ڕاضیاتی زەینیە و هیچ ڕەبتێکی بەوە قاوە یەک و یەک هەر یەکن یعنی یەک و یەک یەکن دوو یەکی یەکە ینی وەکو یەکن بەس ئەمە چییە؟ ئەمە تەنها لە زەیمان هەیە ئەمە لە واقع ناتوانانی بڵێ پرتەقالێک و پرتەقالێکی تر یەکن چونکە یەک بوون دەبنە یەکێکیان ون دەبێت یەکیان وهمی دەدەچێت هەر لەبەرەوەی باسیەوە دەکەن لە کتێبێکی لایبنیتیزا باسیەوە دەکات کە لەگەڵ مەلیکا لایبنیتس بە حەدیقەیەکا دەڕۆن ئەم فکرەی خۆی بۆ مەلیکە بازەکە ئەوی شەر تۆزی فکرەکەی لا غەریبە دەڵێ باهینەکەی بە ئەو خزمەتکاری کە لەوێ ئەڵێ عادەی بڕۆ دوو گەڵام بۆ بێنە لەناو ئەم دارستانە کە لە یەک بچن کە تەواو لێکچوونێکی تەواو هەبێت تەبەن ئەم لێکچوونە لای ئەو شقلی نییە ئەم لێکچوونە دەبێت لە ناوەش ینی دەبێت لە ناوەش تەواو یەک بن و ئەو جیاوازیە بچکۆلەیە ڕێگە دەدا بەوەی کە ئەو شتە هەبێت چونکە ئەو شتە ئەگەر ئەو جیاوازیە بچکۆلەیتیانە بێ ئیتر نابێ هەر ئەو شتە هەیە کە خۆیەتی لەبەر ئەوە جیاوازی نەک یەکبوون بۆچی لێرەوە ئەو مەبدەئەش دروست دەبێت کە هیچ دوو شتێکی تەواو کە یەک بن لە گردوونە بوونیان نییە ئەم مەبدەئەش هەر لایبنیتزە لە شوێنێکی ترا ئەی ئەگەر یەک بوونایەترە خۆ مادەیەکە ئەی ناڵێن ئەو کاتە یەکسەر عەقڵ ون دەبێت ئەو کاتە عەقڵ ون دەبێت ئەو کاتە تیۆرە سروشتەکە کە باسمان کرد ئەگەر سیستەمەکە تۆ ئینکەیتە ئەو کاتە ئیتر یەک سیستەم زاڵ دەبێت بەسەر هەموو یایتر خۆی ینی مادە سەیتەرە دەکات لەسەر چی لەسەر سروشت و لەسەر هەموو شتێک و لێرەوە مۆزوعی دیکتاتۆریەت و مۆزوعی هەرچی زوڵم و زۆرداری هەیە لە ڕێگەی ئەمەوە دروست دەبێت لە ڕێگەی کوشتنی ئەم جیاوازیانە و بەیەککردنی شتەکانەوە دروست دەبێت بۆچی چونکە هەر شتێک بۆ ئەوەی بەیەک بکرێ بیکات بەخۆی دەبێت چی بکات دەبێت بیکوژە جا دەتوانین بیکە بەخۆی
دەبێت لێ کاتەوە جیاوازیەکانی لێ دەربێنێ لە کاتێکە ئەمە ممکن نییە بکرێت لەبەرەوە هەموو پرۆسەیەکی چوونیەکردن پرۆسەیەکە دوجار فەشەل دێنێت دوجار فەشەل دێنێت کە دەوڵەتی مۆدێرن و مۆزۆی نەتەوە بەم پرۆسەی چوونیەکردنە دروست دەبێت چونکە بیرکردنەوەکە تایە مادیە یەک زمان یەک هێن یەک دەسەپێنرێ بەسەر کۆمەڵە گروپی جیاوازە و هەمویان دەبێت بەپێی ببنەوە بەیەک لە کاتێک ئەمانە خۆیان وەکو کۆمەڵە شتی جیاوازن یعنی چی ینی دەبێت جیاوازیەکانیان لێ دەربێنێ ئێتۆ جیاوازیەکە تەنها و کاتە لێ دەهێنی کە سیستەمەکە لێ دەرێنە سیستەمەکە لێ دەرێنە نامێنی بۆچی چونکە جیاوازیەکە لە شتێکی ڕواڵەتی نییە من تۆزێک شتێک نییە بەرگێک نییە لە بەریەوە کەسێک بکەمەوە ئەم جیاوازیە لەناو بوونیایەتی و نظامێکە ئەم نظامان جیاوازی نیشانداوە ئەم جیاوازیە ڕواڵەتی دەرخستووە یعنی جیاوازیە ناوەکیەکە جیاوازیە دەرەکێ کاشت بنەمای جیاوازیە دەرەکەکەی لەبەرەوە تۆ لە دەرەوە هەر بار شێوەیەکەم دەرکەوتەکانی ئەم نظامە لادەی نظامەکە هەر دەمێنێتەوە جارێکی تر سەرڕاو دەداتەوە لەبەرەوە تا کە ڕێگایەک بۆەوەی تۆ کۆمەڵە شت هەیە ئەمویان بکەیتەوە بە یەک لە ناودانیانە هیچی تر نییە دەبێت هەمویان لە ناو بەریوتەوە لە ناوی شت بردن چی دەخێتە ناو پەیوەندیەوە ئەو نظامە چی دەخاتە ناو پەیوەندیەوە لێرا نظام نییە لێرا تەنها مادەیە هەموو شتێک دەبێت بکێ بەو شتە شتێترەوە بێ بەو شتە لێرەوەیە کە دەڵێم ئەو تەسەورانە هەمووی سەرچاوەیەکی مادیان ئێستا عیلەتی کافیش وابزانم لەلاتان ڕۆشنە کە عیلەتی کافی ڕۆشن بوو ئەو کاتە ئیتر تێدەگەین مەملەکەتی خوددا ئەویش بە نظامێک کار دەکات تاوان و پەیوەندی ئەو تاکانە لەناو ئەو مەملەکەتا ڕێک دەخات و بزانین ئەو نظامەت چییە و تاکەکان چوانن تاوەکو ئەو مۆنادانە ئەو توخمانەی کە ئەم نظامە دەیان خاتە ناو پەیوەندیەوە چین و چۆنن